لە ژیانی هەر یەکەماندا چیرۆکێک هەیە کە لەی پەشیمانین و دەمانەوێت بیگەڕێنینەوە. چرکێک کە دەبێتە چیرۆکێک و لەناو دڵمان دەچەقێت، چیرۆکی هەڵەیەک کە ئەوەندە گەورەیە دەبێتە هاوڕێی تەبەنمان. ئەمڕۆ من چیرۆکی پیاوێکتان بۆ دەگەڕمەوە کە لەگەڵ گرانبەهاترین پەشیمانی مێژووی خۆیدا دەژی، چیرۆکی جەیمس هاڵەرس. جەیمس لە ساڵی 2013 گەنجێکی ئاسایی بوو. ڕۆژێکیان خەریکی پاکردنەوەی ژوورەکەی بوو. لە بەردەمیدا 2 هاردرایڤی ڕەشی لێکچوو هەبوون، یەکێکیان بەتاڵ بوو، ئەوی تریان 8000 بیتکۆینی تێدا بوو. ئەو کاتە بیتکۆین تەنها ژمارە بوو و هیچ بەهایەکی ئەو تۆی نەبوو. بەڵام ئێستا ئەو 8000 بیتکۆینە سامانێکی ئەفسانەیە، بەهاکەی دەگاتە زیاتر لە $9 ملیار. جەیمس لەو ساتەدا کە مێژوو سەیری دەکرد، هەڵبژاردنە هەڵەکەی کرد. هاردە درایڤە ڕاستەکەی کە گەنجینە بوو فڕێدایە ناو سەڵەی خۆڵەکە و بۆ دواتر بۆ زبڵدانەکانی وێڵز نێردرا. ئەو هاردرایڤە بچووکە لە ناو تاریکی زبڵداندا بوو بە چرای ئەدلاینی سەدەی 21. بەهای بیتکۆین تەقیەوە. جەیمس لە قەوێکی تاڵدا بە خەبەر هات و تێگەیشت چی لە دەستداوە. لێرەوە چیرۆکی جەنگێکی زیاتر لێک دەیی دەستی پێکرد، جەنگێک لە نێوان پیاوێک و چیاکانی زبڵخانەکانی وێڵز. جەیمس بەخەبەر هات تیمێکی پڕ لە ئەندازیار و ژینگەناز پسپۆڕی هەڵکەندنی دروست کرد، تەنانەت سەگی ڕۆبۆتی کە بە زیرەکی دەستکرد کاری دەکرد هێنای پلانێکی وردی داڕژ بۆ دۆزینەوەی هاردەکەی و بەڵێنیدا 125 ئەو سامانە خەیاڵیەی بە شارەوانی نیوپۆرت لە وێڵز ببەخشێت ئەگەر شارەوانی هاوکاری بێت لە دۆزینەوەی گەنجینەکەی. ڕۆژ جوڵان تەواو بوو، ساڵ تەواو بوو، تا گەیشتە زیاتر لە یەکدەیە. دیواری بەردینی بیرۆکراسی لە هەرچی چیای زبڵخانەکانە بەرزتر بوو. جێمس گەنجینەکەی نەدۆزیەوە و شارەوانی بە بیانی و مەترسی ژینگەی و تێچووی زۆر دەرگای هیوای بەڕووی ئەو پیاوە داخست. مرۆڤ تاکەی دەتوانێت شەڕ لەگەڵ تارماییدا بکات. دوای دەیەک لە چاوەڕوانی لە هیوا و بێهیوابوون ڕۆحی جەیمس شکا. ئەو تێگەیشت کە هەندێک گەنجین هەن بۆ هەمیشەی ون دەبن و هەندێک جار هەرگیز نابڕێنەوە. دوجار بە ئەو شانەی کە هەموو جیهان چاوەڕێی نەدەکرد، جەیمس کۆتایی بە گەورەترین گەڕانی سەردەمی هێنا و وتی ئیتر بەسە من وازم هێنا. جەیمس تەنها وازی لە $9 ملیار نەهێنا، ئەو وازی لە مۆتەکەی ژیانی هێنا کە دەیەک بوو خەوی لێزەڕاند بوو. ئەو بڕیاریدا لە بری گەڕان بە دوای گەنجین لە دەستچۆکەیدا بە دوای ئارامی لە دەستچووی خۆیدا بکڕێت. ئێستا چیرۆکەکە وانەیەکە بۆ هەمومان، وانەیەکە لەسەر ئەوەی کە گرانبەهاترین شتەکان لە ژیاندا ئەو شتانن کە بە پارە ناکڕدرێت، وەکو ئارامی دەروون و ئازاد بوون لە پەشیمانی. ئەو بەدەستی خۆی گرانبەهاترین گەنجینی خۆی ناردە زبڵخانەکان و تا ماوە ئەم هەڵەیە لێات ناکات.